فیلمی دەڕێب نوێترین فیلمی نێنی و ئەکشنی تۆڕی نێتفلێکسە، یەکێکە لە فیلمە تایبەتەکانی ئەم ساڵ. گەڕانەوەی دوو کارکتەری زۆر گەورە و خۆشەویست، ئەویش مات دەیمۆن و بێن ئەفلێکە کە دووبارە بە فیلمێکی نوێ گەڕانەوە سەر شاشەکانی سینەما. چیرۆکی ئەو فیلمە باز لە چیرۆکی گروپێکی پۆلیسی لێکۆلەر یاخود گروپێک پۆلیسی مادێژبەرەکان دەجێڕێتەوە لە کاتێکدا هەڵدەکوتنە سەر شوێنێک خانوویەک بڕێکی یەکجار زۆر پارە دەدۆزنەوە. ئەوان ویان دانەبوو کاتێک دەگەنە و شوێنە 150,000 دلار بدۆزنەوە، بەڵام کاتێک دەگەنە شوێنەکە شۆک دەبن، چونکە نەک ئەو بڕە بەڵکو بڕێکی یەکجار زۆر پارەکە نزیکەی 20 میلیۆن دلارە دەدۆزنەوە. چا لەو کاتەدا ئەو گروپە لە بڕی ئەوەی بە پێی یاسا ڕەفتار بکەن دەکەونە داوی تەماح و گەندەڵیەوە، هەوڵ دەدەن پارەکە لە نێوان خۆیاندا دابەش بکەن. لەو لاشەوە گروپە تاوانکارەکان کە بەو بڕە پارەیە دەزانن هەوڵ دەدەن هێرش بکەنە سەریان و ئەو پارەیە بەدەست بهێنن. جا پرسیارە سەرچێکە ئەوەیە ئایا ئەو گروپە پۆلیسە دەتوانن بە سەلامەتی لەو خانوو دەرچن لە کاتێکدا هەم بەشێک لە پۆلیسەکان و هەمیش ئەو گروپە تاوانبارانەی کە دەیانوی هەڵبکتنەوە سەر شوێنەکە و پارەکە بدزن هەردوو لە بە ئاسانی دەستبەرداری پارەکە نابن. ئایا گروپە پۆلیسەکە دەتوانن بە سەلامەتی لەو خانوو دەربچن یاخود نا؟ بۆ ئەو دەبی خۆتان بینەری بن. جا پێیامی سەرەکی فیلمەکە لە بازنەی ڕوخانی با ئەخلاقیەکانی ئینسان دەسوڕێتەوە. پێمان دەڵێت کە چۆن تەماع و گۆڕانی لە نەکاوی مرۆڤەکان وا دەکات مرۆڤە نزیک و دۆستە نزیکەکانت ببنە دوژمنی یەکتر و بە ئاسانی چاڵ بۆ یەکتر هەڵبکەنن. دواتر فیلمەکە ئەومان نیشان دەداتن کە چۆن یەک هەڵەی بچووک یەک بڕیاری هەڵە و خۆپەرستانە وا دەکات لە کۆتاییدا هەندێک لە گروپەکە بە سەلامەتی لێ دەرنەچن. جا ئەوەی لەو فیلمە دەبینی ململانەیەکی قوڵی ئەخلاقی و نائەخلاقی نێوان پۆلیسی دڵسۆز و پۆلیسی گەندەڵە و دەبینین چۆن کارکتەرەکان بەهێمنی یەکتری دەخۆن و ئەوەش ئاماژەیە بۆی کە خیانەت و گەندەڵی هیچ کات بەڕێکەوت ڕوونادەن، بەڵکو ئەو مرۆڤانی کە بە ئەخلاقیەکانیان دۆڕاندووە چاوەڕێ پاساوێکن بۆ ئەوەی ڕۆی ڕاستەخینی خۆیان نیشانی بەرامبەر بدەن. جا کارکتەری مات دەیمۆن و ئەو یاریکە ئەنجامی دەداتن لەو فیلمەدا ڕێک بۆ ئەوەیە هاوڕێکان یاخود ڕاستتر بڵێم ئەو گروپێک کە لەگەڵیان کار دەکاتن پۆلیسی دڵسۆز و گەندەڵ بخاتە بەردەم با ئەخلاقیەکانی خۆیانەوە، چونکە بە کورتی ئەو فیلمە سەبارەت بە مرۆڤە، سەبارەت بە باهای ئینسانیەکانە. باز لەوە دەکە کە کاتێک مرۆڤ بە تەنیا بەجێ دێڵدرێت لەگەڵ بژاردەکاندا بەبێ ئاگداری و بەبێ چاودێری، چونکە ئەو کاتێککە تۆ بە تەنیات بژاردەکانیش لە بەردەمتدایە وەک لەو فیلمەدا دەیبینین ڕێک تۆ گزارش لە ئینسانیەتی خۆت دەکەیت، کەسێکی پاچی یاخود کەسێکی پیسی. ڕێک لەو فیلمەدا ئەوە دەبینین کە ئەوانەی کە خراپن بڕیارە غەڵەتەکە دەدەن و ئەوانشی کە باشن مرۆڤبوونی خۆیان لە بەرامبەر پارەدا لەدەست نادەن، چونکە پارە لەو فیلمەدا تەنها ئامرازێکی تاقیکردنەوەیە، هیچی تر. فیلمێکی زۆر باش بوو و بە چێژیش بوو. هیچم سپۆیل نەکە چونکە فیلمەکە نوێیە. ئەگەر بینەری بووی کۆمنتی خۆت بەجێپێڵەوە، ئەگەر بینەریش نەبوویت پێشنیار دەکەم بۆی سێری یەکێک لە فیلمە تایبەتەکانی ئەمساڵ بکەیت، گەڕانەوەی دوو کارکتەر کە ماوێکی باشە چاوەڕیان دەکەن دووبارە لە سینەما بەدەرکەون، دووبارە گەڕانەوە بە فیلمێکی یەکجار جوانیش وە پەیامی زۆر جوانی تێدایە. ڕاستە چیرۆکەکەی ئەوەندە گەورە نییە، بەڵام ئەوەی لە چیرۆکەکە بۆ بینەر دەمێنێتەوە کاریگەرێکی قوڵە، چونکە ڕێک سەبارەت بە مرۆڤ و با ئینسانەکانی مرۆڤ ئەو فیلمە لەگەر بینەر دەدوێتن. تا فیلمێکی تر تا خوێندنەوەیکی تر دێم وڵاتان ئاسوودە خۆشبەخت بن.